تاوانی خۆتە، گوناهی خۆتە کە خوای گەورەت خاتە جەهەنەمەوە. بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە کابرای فەرموو عەلەیکە بتەقوى الله، تەقوای خوات هەبێ، لە خوا بترسە، ترسی خوا لە دڵتا هەبێ، بترسە لەو کاتێک کە ئەچیتە ئەو دەشت و دەرە خوا ڕوحی لێ بسەنیە. زۆر خەتەرناکە، زۆر مشکلەیە، پیاوی وا هەیە وا ئەزانێ ئیتر مردنی بەسەرا نایە، سیارەکەی خاتەبان ئەو گردانە هەر چوار دەرگاکەی ئەکاتەوە ئاخر دەنگ گۆرانی لێدە. گوناحە، تاوانە، غەدرە لە خۆتی ئەەکەی، لەو خەڵکەی ئەەکەی. ئەمە تەقوای خوا نییە، ئەمە ترسان لە خوا نییە، ئەمە تاوانە. کاتێک خوای پەروەردگار ئەو دەشت و دەرەی بۆت و ئاوها سەوز کردووە، دەبیر کەرەوە ڕۆژێک لە ڕۆژان ئەو سەوزایش نامێنێ ئەبێتە زەردی، ئەو جارە ئەو زەردیش نامێنێ ئەبێتە خاکێک کە ئەڵەی برا هیچی لێ نڕواوە. تۆش کە کاتێ نەبووی خوای گەورە خستێ زکی دایکتەوە، لە سکی دایکت دەرچووی ئەو جارە مناڵ بووی، ئەو جارە گەنج بووی، ئەو جارە پیر بووی، ئەو جارە نەمای لە ناو گۆڕایی، ئەو جارە باست نامێنێ کوا فڵان کەس هەر ئەناوی نییە. بۆیە عەلەیکە بتەقوى الله، چونکە تەقوای خوا زۆر گەورەیە. ئەها جۆ بگرە، خوای گەورە فەرمێت ومن يتق الله يجعل له من أمره يسرا. ئەتوێ خوا کارت بۆ ئاسانکە، هەر کاتێک کە کارت لەسەر قورس بوو خوا ئاسانیکە، خوای گەورە ئەفەرمێ ئەوەی تەقوای منی هەبێ کاری بۆ ئاسانەکەم لە کاتێکە کە کاری لەسەر قورس بێ، کاری لەسەر ناڕەحەت بێ، ئیشەکانی لەسەر ناڕەحەت بێ، ئاگا لە ژنەکەت بێ، ئاگا لە کچەکەت بێ، ئاگا لە کوڕەکەت بێ، ئاگا لەو سفرەیە بێ کە ڕایەخەی دایەخەی چی لەسەری داناوە، بزانە سیارەکەت چی لێ ئەدەی لە ناو سیارەکەتە، گۆرانی و مۆسیقایە یا قورئان و حەدیث و وتاری مامۆستایانە. ئەگەر وا بکەی ومن يتق الله يجعل له من أمره يسرا، خوا کارە بۆ ئاسانەکە. فأما من أعطى واتقى وصدق بالحسنى فسنيسره لليسرى، خواي گەورە کارت بۆ ئاسانەکە. و ئەگەر بێت وا بکەی خوا شەیطان لێ دوور ئەکاتەوە تەقوای خواتە بێ. والذين إذا مسهم طائف، أو كساني كوا تقوى خوان هبي، والذين اتقوا إذا مسهم طائف من الشيطان تذكروا فإذا هم مبصرون. برو جناحكش بشي ما دام تقوى خوات هبي وازي لأهني تقوى خوا بركت أكات مالتوا، بركت عرز عاسمان بو أرجاني خواي قورا. خواي قورا فرمي ولو أن أهل القرى ديك شارك آمنوا واتقوا، إيمان بينا تقوى خوابكن لفتحنا عليهم بركات من السماء والأرض. التقوى سبب لبركات السماء وتفجير الخيرات، برزة كانم لنزول البركات وتفجير الخيرات. خواي پروردگار بركات عرض عاسمان أرجين يتسرت أجر تقوى